الرحيم الحمد لله رب العالمين والصلاة والسلام على خاتم الأنبياء والمرسلين وعلى آله وصحبه أجمعين أما بعد براني بريزو خوشويست بینەرانی بەڕێزی کەناڵی ئامۆژگاری پێخۆشحاڵم کەوا جارێکی تر لە خزمەت ئێوەی بەڕێزدا لە بەرنامەیەکی تری ئێوارەی ئامۆژگاریدا بەیەک بگەینەوە کە تیایدا هەندێک باسی بەرزی و گەورەی مەقامی پێغەمبەری خودا صلی الله عليه وسلم بۆ ئێوەی بەڕێز بکەین. برایانی بەڕێز، یەکێک لە فەزڵ و منەت و بەخشینە هەرە گەورەکانی خودای پەروەردگار بەسەر مرۆڤایەتی بەگشتی و ئێمەی موسڵمانانیش بە تایبەتی ئەوەیە کەوا خودای پەروەردگار ناوە بەناوە پێغەمبەر و نێدراوی ئاسمانی بۆ ڕەوانە کردوین و تاوەکو خودای پەروەردگار منەت و فەزڵ و گەورەی خۆی بە تەواوی بەسەر ئومەتی ئیسلام دانارد و پێغەمبەری ئاخیر زەمانی بۆ ڕەوانە کردوین. بۆیە خودای پەروەردگار بۆ خۆی لە قورئانە پیرۆزەکەیدا دەفەرمێت لقد من الله على المؤمنين إذ بعث فيهم رسولا منهم يتلو عليهم آياته ويزكيهم ويعلمهم الكتاب والحكمة وإن كانوا من قبله لفي ضلال مبين. واتا خدای پەروەردگار فەزڵ و منەت و خۆی بەسەر میمانداراندا باراندووە کاتێکەوە پێغەمبەرێکی لە ناوە خۆمان بۆ ڕەوانە کردووە. ئەو پێغەمبەرە ئاەتەکانی خودای پەروەردگارمان بەسەر دەخوێنێتەوە، فێری کردەوەی چاکەمان دەکات بۆ ئەوەی بیکەین و لە کردەوەی خراپەش ئاگادارمان دەکاتەوە بۆ ئەوەی نەیکەین و بەو شێوەیە دڵ و دەروونمان پاک دەکاتەوە و کتابی خودای پەروەردگارمان فێر دەکات و سنەتا پاک و پێگەردەکانی خۆیمان پێڕادەگەێنێت. خۆ ئەگەر پێش ئەو پێغەمبەرە تەماشای حاڵ و ژیانی خۆمان بکردبایە ئەوە لە گومڕاییەکی ڕوون و ئاشکرادا دەبووین. ئەوە فەزڵ و منەتی خودای پەروەردگارە بەسەر مرۆڤایەتیەوە کەوا ناوە بەناوە پێغەمبەری بۆ ڕەوانە کردوین و نێراوی ئاسمانی بۆ ناردوین. بۆیە خودای پەروەردگاریش لە مەقامی بەرزی پێغەمبەری خودا صلی الله عليه وسلم دا دەفەرمێت ئینا ئەرسەلناکە شاهیدا ومبەشرا ونذیرا لتؤمنوا بالله ورسوله وتعزروه وتوقروه وتسبحوه بكرة وأصيلا. واتا خدای پەروەردگار پێغەمبەرێکی بۆ ناردوینە محەممەد صلی الله عليه وسلم بۆ ئەوەی ئەو پێغەمبەرە ببێت بە شاید لەسەرمان، شایدیمان بۆ دەدات لەسەر ئەوەی کەوا ئێمە لەسەر ڕێگای ڕاستی خوداپەرستی بووینە یاخود لەسەر ڕێگای خوداپەرستی ڕاست نەبووینە. ڕۆژی قیامەت شایدیمان بۆ دەدات بەوەی کەوا ئومەتێکی ڕاستە ڕێ بووینە لەسەر دینداری یاخودنا، پاشانەکە مبەشیرن و بەرنزجێنیشمان پێدەدات بەچوونە ناو بەهەشت و نەذیرە و ئاگاداریشمان دەکاتەوە لەوەی کە لە کردەوە خراپەکان دوور بکەوینەوە و بۆ ئەوەی تووشی ئاگری دۆزەخ نەبین. بۆ ئەوەی براوە خودای پەروەردگار و پێغەمبەرەکەی صلی الله عليه وسلم مەبەستی خودای پەروەردگار بەجێبێنین و شوێنی پێغەمبەرەکەی بکەوین و یەکێک لە فەزڵ و گەورەی و حەقی ئەو پێغەمبەرە لەسەرمان ئەوەیە کەوا ئەو پێغەمبەرە مەقامی بەرز و پیرۆز ڕابگیرێت، حەقی خۆی بدرێتێت. لەبەر ئەوەی لە ئاەتەکانی پێشەوەدا خوێندمانەوە بۆمان دەردەکەوێت کەوا پێغەمبەران خەڵاتی خودای پەروەردگارن بۆ مرۆڤایەتی، خەڵاتی خودای پەروەردگارن بۆ مرۆڤایەتی و ئەو خەڵاتەش خەڵاتێکی بەرزە و لە زاتێکی بەرزەوە هاتووە و دەبێت بە بەرز و پیرۆز ڕابگیرێت. و ئەگەر یەکێکیش پرسیار بکات ئایا ئەمن چۆن مەقامی پێغەمبەری خودا صلی الله عليه وسلم بە بەرز ڕابگرم و بە پیرۆز ڕای بگرم و نیشانەکانی بەچیدا دەردەکەوێت؟ برایانی بەڕێز، یەکێک لە نیشانە هەرە گەورەکانی ڕاگرتنی بەرزی مەقامی پێغەمبەری خودا صلی الله عليه وسلم بە پیرۆززانینی ئەوەیەکەوە
مرۆڤی مسلمان و ئیمانداری ڕاستەقینە قسە و کار و کردەوە و گفتارەکانی بەسەر قسە و کار و گفتارەکانی پێغەمبەری خوددا صلی الله علیه وسلم نەخات. واتە کە خودای پەروەردگار دەفەرمێت یا ئەیها الذین آمنوا لا تقدموا بين يدي الله ورسوله واتقوا الله إن الله سميع عليم. أي إيمان دارينا نكن كارو كردو رفتارو گفتار كانتان بسر رفتارو كردو فرمانكاني خداي پروردگارو پیغمبركي بخن. دائما فرمانكاني خداي پروردگارو فرمانەکانی پێغەمبەرەکەی صلی الله عليه وسلم هەردەم لەسەرەوەی کار و کردەوە و ڕەفتارەکانی ئێمەدا دەبێت بۆ ئەوەی مەقامی پێغەمبەری خوددا صلی الله عليه وسلم بەرز ڕابگیرێت. ئیمامی بوخاری لە صەحیحەکەیدا لە عەبدوڕەحمانی کوڕی ئەبی بەکرەوە بۆمان دەجێڕێتەوە دەڵێ باوکم باسی حجة الوداعی پێغەمبەری بۆ کردی صلی الله عليه وسلم کە چۆن لەسەر وشترەکەی ڕاوەستا و خوتبەی بۆ داین و کە پێغەمبەری خوددا صلی الله عليه وسلم دەڵێ ڕووی لە خەڵکەکە کرد و پێی گوتین ئەی یەومین هذا ئەوە چ ڕۆژێکە ئێمە تێیداینە. باوکی عەبدوڕەحمانی دەڵێ واتە ئەبی بەکرە دەڵێت فسكتنا هموي بيدنگ بوين كس قسەی نەکرد وەڵامی پێغەمبەری نەدایە صلی الله عليه وسلم لەبەر ئەوەی هاوڵانی پێغەمبەری خوددا صلی الله عليه وسلم لەبەر گەورەی و بەرزی مەقامی پێغەمبەری خوددا صلی الله عليه وسلم قسەیان بە پێش قسەی پێغەمبەر نەدەخست صلی الله عليه وسلم. بۆیە ئەبی بەکرە دەڵێ فسكتنا حتى ظننا أنه سيسميه سوى اسمه. دەڵێ ئێمە هەمومان بێدەنگ بووین نەوەکو پێغەمبەر صلی الله عليه وسلم ناوێکی دیکە لەو ڕۆژە بنێ هەتا پێغەمبەری خوددا صلی الله عليه وسلم فەرمووی ئەلەیسە یەوم النەحر ئەدی ئەمڕۆ ڕۆژی سەربڕین و قوربانی نییە؟ قلنا بەلا یا رەسوول الله. ئەجا گوتمان با ئەی پێغەمبەری خوددا صلی الله عليه وسلم. دەڵێ ئەم جارە دیسان پێغەمبەری خوددا صلی الله عليه وسلم فەرمووی فأي شهر هذا ئەو مانگە چ مانجێکە ئێمە تێیداینە؟ دەڵێ فسكتنا دەڵێ دیسانەکە کەس وەڵامی پێغەمبەری خودای نەداوە صلی الله عليه وسلم حتى ظننا أنه سيسميه بغير اسمه. گوتمان نەکو پێغەمبەری خوددا صلی الله عليه وسلم ناوێکی دیکە لەو مانگە بنێ غەیری ئەو ناوە هەتا دەڵێ پێغەمبەری خوددا صلی الله عليه وسلم فەرمووی ئەلەیسە بذی الحجة؟ قلنا بەلا یا رەسوول الله. دەڵێ ئێمە مانگی ذی الحجە نییە؟ گوتمان بەڵێ ئەی پێغەمبەری خوددا صلی الله عليه وسلم. لەو فەرمودەیەدا ئیشارەتێکی گەورەی بۆ ئێمەی موسڵمانان تێدایە و ئەدەبێکی گەورەمان فێر دەکاکەوە مرۆڤی موسڵمان و ئیمانداری ڕاستەقینە قەت قسە بەسەر قسەی پێغەمبەری خوددا صلی الله عليه وسلم ناخات و قەت قسە بە پێش قسەی پێغەمبەری خوددا صلی الله عليه وسلم ناکات. بۆیە کاتێکەوە تەمەشای سیرە و ژیاننامەی پێغەمبەری خوددا دەکەین صلی الله عليه وسلم و لسنتي كتبكاني سنة پیغمبر صلى الله عليه وسلم ورد بينوا دبينين زور زار پیغمبري خدا صلى الله عليه وسلم پرسیاری لهاولانی پیغمبري خدا کردو صلى الله عليه وسلم لزور شوين دا لناو مجلس دا دانشوا لقل يعني پرسیاری آرستا کردنوا زور زار بيدنگ بونا ياخد دان قد الله ورسوله أعلم لترسي أوي كوا نوكو قسيك بكنو قسكا بسر بە پێش قسەی خودای پەروەردگار و پێغەمبەرەکەی بکەوێت. ئەوە نیشانەیەکە لە نیشانەکانی بەرز ڕاگرتنی مەقامی پێغەمبەری خوددا صلی الله عليه وسلم. نیشانەیەکی دیکە لە نیشانەکانی ئەوەی کەوا مرۆڤی موسڵمان مەقامی پێغەمبەری خوددا صلی الله عليه وسلم بەرز و گەورە ڕابگرێت ئەوەیە کەوا هەڵبژاردن نەداتە خۆی لە کار و کردەوەکان و لە گفتار و ڕەفتارەکان لە کاتێکدا فرمانی پێغەمبەری خوددا صلی الله عليه وسلم لە گۆڕێدا بێت. هەر کاتێک فرمانی پێغەمبەری خوددا صلی الله عليه وسلم هاتە گۆڕێ ئەوە ئێمە هەڵبژاردن لە خۆمان منع دەکەین و حەقی هەڵبژاردن لە خۆمان دەستێنینەوە و دەچینە سەر فرمانەکەی پێغەمبەری خوددا صلی الله عليه وسلم. بۆیە دیسانەکە خودای پەروەردگار لە قورئانە پیرۆزەکەیدا دەفەرمێت وما كان لمؤمن ولا مؤمنة إذا قضى الله ورسوله أمرا أن يكون لهم الخيرة من أمرهم. بۆ هیچ ئیماندارێک نییە ئەگەر پێو بێت یا موسڵمان کاتێک کەوا خودای پەروەردگار و پێغەمبەرەکەی صلی الله عليه وسلم فرمانێک لەسەر شتێک دەدەن ئەوان حەقی هەڵبژاردن بدەنە خۆیان ئایا دەیکەن یا نایکەن.
حەقی هەڵبژاردن نامینێت لە کاتێکەوە فرمانی پێغەمبەری خوددا صلی الله عليه وسلم و فرمانی خودای پەروەردگار دێتە گۆڕێ، بەڵکو لەسەرمان ئەوەیەکەوە فرمانەکە جێبەجێ بکەین و حەقی هەڵبژاردن لە خۆمان بستێنین.